العالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها، وشفيعنا يوم الحساب. سڵاو هاڕانی خۆشەویست بەخێر بێنەوە ڤیدیۆیەکی تر لە Red Dead Redemption 2 هاتینەوە لاتان لە جێبەجێکردنی مەرحەلەیەکی تر و جێبەجێکردنی چاڵنجێکی تر هاتمەوە لاتان. هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن، داوای لەبیر نەکەین کە ڤیدیۆی زۆر کەم دایانی جاری وایە بە 2 ڕۆژ یەک ڤیدیۆ دانێم، ئەویش لەبەر بێ مەجالی هیوادارم مەجالمان هەبێت و ئیشەڵڵا ڤیدیۆ زوو دانین بەشکم ئیشەڵڵا ئیسفادەیەکی لێ بکەن یان چێژی لێ ببینن. ئیتر هیوادارم بەدڵتان بێت. با لێرەوە نزیک بوومەتەوە لە مەرحەلەکە تم با زۆری پێ نەچار ڕێگاکە لێرەوە ڕووین بزانم چییە. سەبارەت بۆ ڤیدیۆی پێشوو ڤیدیۆکم داناوە لە سناوڕەنەر هیچ سەوتی خۆمی تێ بەکار نهاتوو. ئەوە ڤیدیۆکەم جوان کردووە بە سەوتی خۆمەوە قسەم لەسەر کردووە، بەڵام کێشەی تیا دروست بووە. کێشەکە ئەوە بوو سەوتەکەمی هەمووی لابرد بوو، هیچی ڕێکۆر نەکرد بوو، منیش پێم نەزانی بوو. ئیتر لی گەڕام جارێ وتم جا ئەم هەموو هیلاکێش بەم ڤیدیۆ ناکرێت وازی لێبێنی بە ئاسانی. مەشهەدە جوانەکانم دەرێنا کردم بە ڕاوند دامنا بۆ ئێوەی ئەزیز هیوادارم بەدڵتان بێ. ئیشەڵڵا لە ڤیدیۆی داهاتوو بە دڵی ئێوە ناوی سیارەکان بنووسن ئەینووسین و جا ئەمە وا دایانێم ئیشەڵڵا ئەوەیان بین نەبێت دوای ڤیدیۆ سیارەکە یەکسەر ئەمە دایانێم ناوی سیارەکە بنووسن بۆ مناقەسە و ڤیدیۆکردن و مناقەسەیان لەو ماپەیە. ئەو ماپە جا زۆر خۆشە، بەفریتیا و قوڕیتیا و شتانە تازە هاتووە. جا هیوادارم بەدڵتان بێت و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و کۆمنت بکەن. سەرێکی ڕێکۆرد بکەینەوەنەوە کاوەکۆ ڤیدیۆ کێشەم بۆ دروست تا ئەمە چییە لە بینیم بەردانێ؟ Trigger man they can get of late. The meaner the better. You worry too much. Forgive me if I ain't wholly faithful in something an O'Driscoll told you when you was half drunk in a jail cell. He kept yapping about it, saying how they've been hitting it on the regular. باوڕێم بەرە ئەو شوێنە بزایەکی نەکات بەکوێ. Damn O'Driscolls are everywhere now. Bastards got a hold of most of Big Valley. Heard they took over some big ranch north of here. How the hell you and Lenny end up down here, anyway? Oh, you know how it is? Few loose ends. Drink here, drink there. ئەو بۆ درێژەی خانەوە چیوە هەموو قسەکردنە؟ Concern you. I always pay my share. It concerns me when you put us in danger. باز مازار و شتەکەی زۆر عەجیبە بە تایبەتی و بەشی و بەفرەی. Making me kill half the town just for your precious guns. Precious they are. You need to roll a little looser, Morgan. Looser? I seen you come full undone more than once now. بەخوا شوێنێکی خۆشە. جا ئەمە بیری لێکەن ئەوە سیارە و ئوف بە سیارە و ماتۆڕە بێ و ئەم یاڵانە. ئەمە ڕێک حساب بکەیت گەیم ئەگات بۆ ڕادەیە دیقەی ئەو نەجوانە بێت. ئێستا بێ Red Dead 3 چۆن بێ ئەگەر ئیشیان لەسەر کرد بێ. چێ بەچی بکەین؟ ئەسکای بکەینی کاکە تۆزێک کات زوو بە بەدەچوە شەڕەوە. ئۆ شەڕە نەکەی کەی وەختی تیرە. ليه
چیه بۆ نایکوژێ زۆر باشە زۆر باشە زۆر باشە تایسە ئەوە دەی فیشێک نەما لە وەختەیە دەی لێ ماوە Good. Come on. Let's get this out of here. No need to keep your face covered now. It's just you and me, sweetheart. دەسەرکەوەکەی وەختی ئەوێ برانە ڕۆ How long does it take? بڕۆ لە Time to leave تا you in the dust. ئەو لێ خوڕێ I'm hoping there won't be a next time. ئەوە چی وە ناجوڵێت You don't mean yeah. تا خۆی ناجوڵە ئەمەزانی گڵێکی کردو جارە گڵێکی وا ڕوایە زۆر بێتە ئەسپەگەشمان بێ چەکێکی تاڵتەما بەکراوە What did I tell you? Like licking butter off a knife. Something like that. You don't want to just break it open here, be done with it? Could be more than we can carry. And there might be a second crew of riders tailing. All right, then. Not to mention, we ride back in with a big take, a new wagon to boot. Judge can't say we ain't pulling our weight no more, can he? I ain't sure I trust this new acting. Shit. برا ئەمەش هەڕەکەیە پێشتر ئەم شەڕۆم کردووە بینیمە ئەو نەم مەرحەلە لێ نەبڕیوە سەرەتامە دی دەست پێگە با دوو شەڕکەین You okay? I think so. Just keep your head down. It's finished. ئەوە دانێ تریشمان بۆ تەختکردن I can see that. ئەو بۆ نای پێکم لیانە بە قوربانە تەختیانگە کوای کرد ئەمە دانەیە دی مێڵە بڕۆ لیەوە قوربانە بیخە خوارە ئەو نەجوانەوە خاوێگاتەوە سەر دەربێنە با سەر بۆ بتەقێنم وەنی تەقان بۆ کوێچی تا ئەمە چی بوو چی ئاڵە بیکە You've got a point. Let's strip this coach then. It clearly ain't going nowhere now. You know, we should really pick up a lock breaker one of these days. Save ourselves some bullets. Yeah, because saving bullets is a concern of yours. Let's take what we can and get the hell out of here. That lock should shoot off easy enough. I'll give you the honors. On account of, well, this little mess. Just thought you'd want the honors. شد این زلاگ ارگام کرد ئەو واگە تا هەر وایە خۆی بەو نێتتوانێت بە سیلەحەکەی تر تەقی لێ بکەیت کۆسکای بیکەمانە هەمووی دووبارەن
بژیت ملیۆنێک و 200 وەرگرت لەگەڵ 600 لەو کلیل و 300 پارە و بژیت دەستخۆش. بەشەتوانم هەمویان لۆتکەم کێڵەشتی چەکیان پێری وەڵای تااقەتێکی شێوێ دانەدانە لۆتیانکەی بگەڕێیت. باوڕم بەرەو ئێرە بەرەو چاڵنجێکی تر مەرحەلەیەکی تر 10 دقەیە با بێ بە 20 دقەیەک تەواویەکەین. ئەوە چییە؟ Lily May, you think you're so great. منداوی یارمەتیەکە؟ Hey, mister. I just want to be left alone, all right? A sentiment I'm familiar with. Fair enough, kid. چی بکەم؟ Holding hands with that dumb hookhead. You care about this girl? Stand up for yourself. You'll come around. Yeah? I've been waiting. Hey, what'd I do? وەرە لاچە با بە ماڵی چی؟ ئەو نی تااقەتی یارمەتیدام نی حەزەکەم بیکوژم یەک فێشەگونێم بەسەری و کەی وەختیەوێ داین ئەس پێ ناگرین هەربێ تااقەتی. You'll be all right. Just come on. Come on now. Easy. نەکەی نەکەی Easy there. Easy. Easy. ئیزی ئیزی Easy. هیچ نییە هیچ نییە. باشە تۆم بیفرۆشمەوە هەماڵیم کرێ. سمارە شێرە بەری نەکەوت. هەرە مەرحەلانە بوو لە دوورن بۆ خاتری خۆ ئەخوا حەزم لە شەڕ. ئاوانەوێ ناکوێرێ ئەوە ژیانی دانێکیشمان ڕزگای کرد لەو خوێڕیانە. Appreciate you stepping in there. بۆ چەکەکەی گۆڕی On me from day one, saying I gotta pay them چی لێ هات؟ shit money. I told them where to stick it. Well, I guess you just saw how that panned out. Hey, here we go. بازان سپاسی کردین المهم با بڕین. ئەم چەکوشتۆزان بە قۆ دەکرێت و ئەوێ پارێ و پێگەیت و چەکی زیاتری تایە و ئەسپی زیاتر و جا ئیشەڵا هەمووی مەرمۆ کرێت و وەردە وەردە هەموویە کڕین جا بە یاری تازەش بێ ناوی وێریانە بنووسن کە حەسان لێتی ئیشەڵا بە پێی توانە ئەونی لە ئەگەت بۆکسا هەبێت منیشەی کڕم و تەقیەکەین و تاویەکەین. So, Eh. feeling better? How's the scar? I heal pretty fast.
up to you. So you just lazing about, or you got any leads? Let's see. The train job was a start, but we need more money until we can get back to Blackwater and collect. I'm here to tell you. On We try to bakıyor be. collect that money anytime soon, it'll come with a noose. I was worried you'd say that. دستم میگه خوله توشی شرمال مگه That's his gift. Saying things. Oh, yeah? What do you mean by that? I was a prize pony once. Now I'm a workhorse. Listen, Dutch is... But, well, you was at that thing in Blackwater. We already seen Pinkertons here. New century's coming. This life, this way, well, we're the last, I reckon. We ain't long for it. And that's the way it goes, I guess. For me, yes. All right. Where are we going? Just need to pick همین up سرخوش بس چیه دیوش که کم لیره مرحله گونی پینه چه تابید tether the horse اوی بی up the بسمو street. او چکوشتم بخواد کم و اوشتانشم با بکریت و زر خوش درچ Morning to you. نام بستم حالا برو لی چک کن زور چک خوی با زور مربت Head in, pick up the sniper rifle. I'll explain later. Don't you wear yourself out now. سلام علیکم Hello. How can I help you today? Looking for a rifle? Something with a و به sight چی on it. کم Yeah, it shouldn't be a حالا problem. تی وایی که If you want to see what we've got, it's all in the catalog here. چکرینه review refills اما چککن او فریه خواهد تازه که کری معنوها لیره این با خودی کین اوف لوس که خوشه مرة كده دي بما بين فلو ستايلز واقع في شيء بيقينك اما چیه بعد خیلی وزای نرو بو تا هربي سنايبر يقرني معلوم شر سنايبر ماني Good? Sure. Let's go. يلا برو سركو سنايبر يكيش ما بكراوا ايه انا جارف شنو كي Why couldn't you have done that? Done what? تو سريع برو قربانا طاقتي خاو ماني Run in with that fella earlier. We ain't on the best of terms. You had a run-in. I've had a run-in with half that town. Calm down. It's done now, ain't it? Why are you being so cagey about all this? Always playing some goddamn game. Me? I ain't the one taking Jack on fishing trips. No, you ain't. If you say the boy ain't yours, what's the difference? You probably only run off again. Why are you so interested in my life? Ain't you got one of your own? Just do one thing or another. Not be two people at once. That's all I'm saying. It ain't that simple. You know that as well as anyone. Same as with you and that girl. What was her name? Mary? That was different. No, it ain't. Just the same. Anyway, for the love of God, will you tell me what you got me doing here before I turn around and hit the breeze? There's a herd of sheep coming down. Barbecue from Emerald de Ranch. Folk in town were saying the owner's trying to stamp out every farm from here to Ansburg. Yeah, I know that place. او چی با زين چی روی Let's head up to the
هەرێکە ڕێگاکە کورکاتە زۆر پیاوە. ئەخوا شوێنێکی خۆش سیاحیە. جا ئەو من تەلەڤیزیۆنەکەم زۆر دقیقە بەرز نیار بڵێن HD-کی ئاسایە ئەگەر ئەبێت بە 4K یعنی مۆنیتەرێکی بۆ ئەکڕیت زۆر عەجیب و خۆش دەرەچێت. Care to notice too much. Why we need this rifle you couldn't buy yourself? Reckon we shouldn't get too close. At least not till we know what we're dealing with. Let's see what we can see from up here. ئەوە چێ سێ و شوێنەکەن لە شەڕەکە لەگایە بە سنایپەر. یەک دەقە سێ ڕێکۆکین تەواوە. Okay. I think that's them over there. What now? Put a shot in near them. Reckon they'll hightail it. They're only پاشە bitches. نزیکتری ناکاتەوە. Watch the sheep. چۆن نزیکتری ناکاتەوە؟ Go on, give them a warning shot. Something close enough to make them cut and run. خۆ هیچ نابینم. کۆ زۆر تەڵخە. باشە بڵێ مەسەلەوە بێشتم بۆ گۆڕی خۆ حساب وایە نزیکتر وایە. ئەو نەتەڵخە هیچ نابین مەگەر دیار بێت جوان لە ڤیدیۆگەیە. هیچیان نایە دەبێت. لعنە تەڵخۆ ناشەینی نەبین و نەدەم بۆ وایە. هەر ئەمانەش تاڵخەن باشە ئەمانەن بەس ئەمانەش تاڵخ. Or ignore me and shoot right at them. Worked, didn't it? That ought to do it. All right. Let's go round them up. ئەوەش دانەیەکی تر. با مشتمانەوە خراپ نییە بەس یعنی بەجددی زۆر تەڵخ بوو. دوو سێ دەقێکم لێ فەوتان. You ever work on a ranch, Marston? No. You? Day here or there, not much. Those cowboys are. هذا مرحلة كأمرانة أدزين. How hard can it be? I guess we'll soon find out. Let's get these things. Bring them back to the yards.
أبي أبدو يعني أكون كده أبي وأبيت أو تأخذ أنا تا بجيب أخو من عندي يلا بيشكون 15 مرة تلسر الدريخات You know what? بيوم أبي Why don't you leave the sheep to me? You ride Shank, keep watch for any trouble. I brought you in. أبي أول أريان كده It'll لا be كان quicker ليجري this way. Trust me. This ain't the right time for you to be learning how to herd. All right, whatever you say. I'm done arguing. Come on. That's it. Keep moving. أسبقهم شيء قال لا ده يلا بجولين Look out, we're losing some. You ain't helping. باشتي خوين وأوشت شاق بأعمى ويني إخوات تا أخوات Trampling them. نيكو يا سردي Oh. Let's go. Watch where you're riding. أنا سقيتها ببيان شيلي من قرقة بس Yeah. توابو إله أو شويني مرة كان بوكي هيك لا يلا جاد دستان خوش There you go. Fine sheep. They're okay. You seen better around? Come back إيش تطاونا هو You'll get your money. Judge is waiting for us at the saloon. Yes? على شو وشينو زي كنتي أو خوش تدير قالناك بلا لا دري أوص تأروا على بيشتو Thought we was doing the robbing here. يصير شربي خابرة واشتر Thanks for all the help. تو سريع برو لنا شرا بلين لنا لا تيوشت كان هذا مرة بس هواش برويد We ain't kids no more. Never really was. تبي بس رو Come on, sunshine. I'll buy you a whiskey. زور ناخوش وخوار زي أمانتي ما دوكان وشتكان ما بيشاني Well, I have never been a man for compromising. I fear at my age I am too old. إيه أما أو كبري أنا وكم بيتشو Where have you been? Working. Wants to be the Messiah. Not me. Nor do I want. أما يك Here come more of them. كوا كاما Getting ugly. اللي يدي إيه
بو نخاوة Stay with me. Let's go. اما اوش كيشقوي الليرة شوية Mr. Strauss. Keep a pin. We got a pine box. بيمنتانا مني بالروم بيشو ولا مكان خلاص راشتم ابي تاور 3 تشيك بوينت Gone and done. Arthur, cover us. Now we'll push the wagon. Arthur, shoot someone. I'm trying. I'll kill you. شي لك هاي Get behind the wagon as we push, Arthur. You can use it as cover. بيكن بكفر بخو من Down here. من يجهر ملاليم I'm right here, you sons of bitches. It's just a scratch. Shut up. You can talk. We all heard you whine about a little nick from a wolf. تبي كوشا You shut up and kill these bastards. بضلمي ها مش الليلة Mr. Strauss. Bring that coward Cornwall out here. I'm gonna kill you, you bastard. I can't do this. At least you ain't pushing this thing. You son معك We are just gonna walk out of here. بيجي او يشم كشت او كدانا سورة ليلة Horses are over there. Grab straps. ايه Let's go. اما دانا تريد رو خيرا Get me out of here. Are you getting Strauss or not, Arthur? This is your last mistake. Don't leave me here. على بيجي وشي Please, you can't leave me like this. Arthur, we leave no man. كابرا اخبوبة من هاليغرين لو هما تخيراك دي رك ايه ازم تاو Nobody's following us. We'll get back to camp. هاي كيان لم تاو بنو I better get out of here. ما خواجو علي برجاني Stop that bastard! بظلمي زور خوشين كوشي كورو براكم بكيوش مبرانا الرو ما چون برا الرو يعني Let's go, girl. راكا وانا جولة هاري كوم بصر نكي تاو هو تيم براندن اسكالا بدو ما برم بو برچم
لو قواد انا شنا مشتيان راس نكي 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 لا لي ورنا كم جارة صوتهم كما بي والله يا قام بخوني توازنها توازنكي كما بيتو نكي نبريد بس نبريد خينا خۆم گومەکەم لێرە نامدۆزمە ئەویشم بڕی تاوە خۆمان هەڵێنم ئاوە جماعتي خۆشوێت گەشتینە کۆتای ڤیدۆکە هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بێت و لایک و سەبسکرایب لە بیر مەکەن و ئەمەش پارتیم جارەما بوو تا ڤیدۆیەکی تر و پارتێکی تریش خواتان لەگەڵ هیوادارم هەر باش بن.